بسم الله الرحمن الرحيم. وأوحينا إلى موسى أن أسر بعبادي إنكم متبعون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. السلام عليكم ورحمة الله وبركاته. بپشتیوانی خوای پەروەردگار لە یەکەمین ڕۆژی ڕەمەزانی پیرۆزەوە بە شێوەی ڕاستەوخۆ لە خزمەتانە ئەبم، ئەچینە خزمەت چیرۆکی سەیدنا موسا عەلە نەبینا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەم چیرۆکەی کە باس لە ئازادی خوازی بەنی ئیسرائیلەکە، باس لە پێشەوایەتی سەیدنا موساکە، پێشەوایەکی لێهاتوو، جددی، پشوو درێژ، بە سەبر و هەروەها کۆڵ نەدەر و نەبەز و دلێر چۆن ڕەعیەتەکەی پەروەردە ئەکاوایان هێنە بەرەو ئیمانهێنان و فێریانەکە کە ڕێگای ڕزگاری خوازی و بیناسازی دەوڵەتی خۆیان هەر ئەگەر ڕێگای دینداری و تەقواکاری بێ. ئێمەش بە پشتیوانی خوای پەروەردگار بەو ڕێگایە ئەڕۆینەوە. لە سەرەتاوە باس لە سەیدنا موسا ئەکەین لە سوورەتی قەسەسە، دوای ئەوە دەینە سەر هەموو ئایەتەکانی ترکە لە قورئانە باس لە سەیدنا موسا ئەکەن عەلە نەبینا عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر فریاکەوتین لە ڕەمەزانەکەیە. بە پێی ئەو کاتانە حەدە الئیمکان هەوڵەدەین لە دوای تەراویحی ئێوە لە کوردستان، باشووری کوردستان مەبەستە، و پێش ئیفتاری ئێمە بە پشتیوانی خوای گەورە لە سەعات 10 کوردستان بە کاتی هەولێر ئینشا ئەڵڵا دەست بەو دەرسە ئەکەین بە شێوەیەکی ڕاستەوخۆ وەکو پێی ئەوترێ لایف ئینشا ئەڵڵا. خوای گەورە ئێمەش وێوە سەلامەت سەرکەوتوو بکا و بۆ دیداری ئەو کاتەمان ئینشا ئەڵڵا.